یەکەم ئاماژەی شکستێنانی هەوڵی کۆبوونەوەی لووتکەی پارتی و یەکێتی ویلایەنەکان دەرکەوت. زەیدی پەیامێکی ئاگرین ئاراستەی گەندەڵکاران دەکات و دەڵێت هیچ فشارێک بۆ ئازادکردنیان قبوڵ ناکەین. ستاندەر هەڵسەنگاندنی ئەگەری دەستپێکردنەوەی جەنگی ڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و ئێران ئاشکرا دەکات. دۆخی سیاسی هەرێم بەرەو قۆناغێکی نوێ دەچێت و هەوڵەکان بۆ شکاندنی چەکبەستووی سیاسی دەست پێ دەکەنەوە. وتەبێژی یەکگرتوو لەم بارەوە ڕایگەیان لە ڕۆژانی داهاتوو کەسی یەکەمی حیزبەکان کۆ دەبنەوە. بەپێی زانیاری ستاندەر کۆبوونەوەکە باگەری زۆر لە سەرۆکایەتی هەرێم دەبێت، بەڵام مەسعود بارزانی یان مەسرور بارزانی بەشدار نابن. لە شوێنی ئەوان نێچیروان بارزانی نوێنەرایەتی پارتی دەکات. بابڕوای چاودێران نەبوونی مەسرور بارزانی لە بەرامبەر بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەکە ومێدی سەرکەوتنی دەستپێشخەریەکە کەم دەکاتەوە، چونکە گرێ کوێرەی کێشەکان لای ئەو دوانەیە. هاوکاتنەوەی نوێ ئەمڕۆ بایکۆتی کۆبوونەوەکەی ڕاگەیاند و دەڵێت ئاگاداری نین. بەپێی زانیاریەکان زۆرینەی لایەنەکان ئامادەی خۆیان بۆ کۆبوونەوەکە نیشان داوە. عەلی زەیدی سەرۆک وەزیران پەیامێکی توند ئاراستەی گەندەڵکاران دەکات و دەڵێت هیچ پەیوەندیەکی ناوەخۆیی و دەرەکی بۆ ئازادکردنی دەستگیرکراوان و وەستاندنی هەڵمەتەکە بوونی نییە. زەیدی وتیشی دانپێدانانەکانی عەدنان جومەیلی بووەتە هۆی ئاشکراکردنی چەندین گەندەڵکاری تر. زەیدی جەختی کردەوە تەنها بژاردە لە بەردەم گەندەڵکاران گەڕاندنەوەی پارە دزراوەکانە بۆ گەنجینەی دەوڵەت. دووپاتیشی کردەوە ئەم هەڵمەتە بەبێ هێڵی سوور بەردەوام دەبێت و حکوومەت وەک لایەنی جێبەجێکار هەموو ئەوانە ڕاوەدوو دەنێت کە فەرمانی یاساییان بۆ دەرچووە و دەستگیر دەکرێن. وتیشی لای ئێمە هیچ هێڵێکی سووری نەتەوەیی و تایفی بوونی نییە. هەر کەسێک دۆسیەی گەندەڵی لەسەر بێدیان ناوی بهێنرێت بەبێ سڵکردنەوە دەستگیر دەکرێن. هیچ کاتێکیش بۆ کۆتاییاتنی هەڵمەتەکە دیاری نەکراوە. لێدوانە ئاگرینەکانی دۆناڵد ترامپ جارێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕوبەڕووی سیناریۆیەکی مەترسیدار کردوتەوە. مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر لە لێدوانێکدا بۆ ستاندەر لەم بارەوە ڕایگەیان بڕیاری ترامپ بۆ دەستپێکردن و وەستانی شەڕ جێگیر نییە، بەهۆی ئەوەی لە پشتەوە ئامانجی ئابووری کۆمپانیا زەبەلاحەکان هەیە کە نزیکن لە ترامپەوە، کە تا ئێستاش قازانجی خەیاڵیان لەم گرژیانەدا کردووە. بۆیە دەکرێت لە نێو ئاشتی شەڕ و بدات و لە کاتی شەڕیش لە ناکاو ئاشتی دروست ببێت. بەڵام ئەوەی تا ئێستا هەیە شەڕەکە بە سنوورداری ماوەتەوە و فراوان نەبووە. نابرا وتیشی بێگومان ئەگەر هێرش و هەڕەشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران بەردەوام بن، ئەوە ئێران وەک کارتی گوشارگەرووی هورمزدا دەخاتەوە و شەڕی ڕاستەوخۆ دەست پێ دەکاتەوە.